ئەمە زیاتر باسی بابەتی زێر بکەین ئەزانین کە بەشێکی زۆری زێڕی هەرێمی کوردستانیش لە دوبێەوە دێ بۆ مەبەستا لە دوبێەوە محەممەد داودی زەڕنگەر لەگەڵمان ئامادەی کاک محەممەد سڵاوت لەبێ پێمان بڵێ کە باسێکی بازاڕی زێڕی دوبەیمان بۆ بکە کە ئەوترەیەکێکە لە گەورەترین بازاڕەکانی جیهان لە ئێستا بارودۆخی چۆنا قەباری مامەڵەکان چۆنن. زریان سڵاو لە تۆ سڵاو لە فەرجە بیرەنهاری عەزیز هیوای سەلامەتی بۆ هەمووانە خوازی لێرەوە. سەبارەت بە بازاڕی زیوی واڵتون لە دوبەی وەکو لای هەمان ئاژەدارە دوبەی بە تقریبەن وەکو جیهانی بە 30 هەناسەدانی زێڕی جیهانی ناسراوە لە 125 تا 130 کۆی زێڕی جیهان هەناردەوە هاوردەی لە دوبەیەوەیە و کۆی مامەڵەی ساڵانەی 75 بۆ 100 ملیارد دۆلارە کە ئەم جانگە کاریگەری تەواوی لەسەر ئەم مامەڵەیە دەکات لە لێناوە تا ڕادێک تابوونەوەی پێوە دیارە ئەگەر چەند تا زۆر بێ بەهۆی نەمانی فڕۆکەخانە و ئەو دەستگەژانی کە لەسەر وڵاتە. بەڵام لە ئێستەیە وردە وردە مەتاڕەکان ئەکرێنەوە وردە وردە توانین بڵین بەرەو گەشتبینێکی پێوە دیارە بازاڕەکان. بەڵام ڕێژەی مامەڵە لە ئێستەیە لەم کاتە ئێستەمانە لە ماوەی ئەم ڕۆژەیە بە تەواوەتی لێرە دابەزیوە و بەپێی ئەو داتانی کە من وەرم گرتووە لێرە مامەڵە هەنێک سەرچاو هەر بە تەواوەتی وەستاندویانە چونکە هیچ زێڕێک ناگاتە ئێرە و برنەدەرەوەشی زۆر قورسە مەگەر بە ڕێگەی ئاوی بێ بۆ وڵاتە عەرەبیەکان یا وڵاتانی کە نزیکە لێرەوە ئەجینا هیچ ڕێگەی دەستێنێک نەبووە. ئیتر ئەمە وای کردووە کە بە تەواوەتی بازاڕ خاو بێتەوە چکە بمانەوێت یان دوبەی لە ئێستەیە کانگای سەرەکی هەناردەی زێڕی ئەفریقا و ئەمریکای لاتینە و هەموو ئەو زێڕی کە لێرەوە دەڕوا دەچێتە هەندستان و سین و وڵاتە عەرەبیەکان بەگشتی. باشە کاک محەممەد ئەزانین کە بۆ هەر وڵاتێک گۆڕانکاریەکان لە نرخی زێڕە جیاوازە بۆ نمونە جگەلەوەی کە ئۆنسەی جیهانی کاریگەری لەسەر دروستەکە بابەتێکی ترەوەی بۆ نمونە بەهای دراو بۆ نمونە قەبارەی هەناردە و هاوردە بۆ نمونە خواستی هاوڵاتیان ئەمانەمی کاریگەری دروستەکە. جەنابتان تێبینیەوەتان کردووە کە لە دوبەی بەهۆیەوەی کە چه هەناردە چه هاوردە ئاستەنگی تێکەوتووە نرخەکان گۆڕانکاری زیاتریان بەسەر هاتووە بەراورد بەوەی کە لە بازاڕە جیهانیەکان ڕوویداوە. زریانتان لە ئێستەیە لەم دقیقە ئێستەیە مەکان نەفێت لەبەرەوەی کە وەکو پێم وتی چوونە دەرەوە تۆزێکی سنت بووە زێڕ ئەمڕۆ بە ینی ئەمڕۆیە تقریباً 20 دەرەجە لە خوار ساری شاشەوە مامەڵی پێوەکراوە ناخۆش 20 دەرەجە پریمیەم کە ئەما کاتە نزیکەی بۆ هەر کیلۆیەک 500,000 دۆلار کەمتر لە سەری نرخی جیهانی مامەڵی پێوەکراوە و بەنسبەت زیو تقریبا سەقامگیرە لێرە تا ئێستا بەرزنجمێکی وەهای نەکردووە لەو نرخانەیە بەڵام تا ئێستا وەکو نرخی زێڕ هێشتا کاریگەری ئەم جەنگەی لە سەردەر نەکەوتووە بە تەواوەتی چکە ئەگەر بە تەواوەتی زۆر ببێت و هیچ هەناردەیەک نمێنێ بەڕاستی بەڵێ نرخی زێڕی ئێرە لەگەڵ نرخی جیهانیە گاپێکی گەورەی تا دروستە بێت. باشە کاک محەممەد بابەتێکی ترکە هەیە زیوە ئێستا لە قسەکانی خۆتانە باسی زیوتان کرد وترا ماوەی ڕابردوو هەر ئەو کاتەکە لە هەرێمی کوردستانیش بە گەرمی خەڵک ڕووی کردە بازاڕی زیو وتیان لە دوبەیش زیو نەک بڵێ کەم بووە وتیان نەماوە وتیان تەنانەت کڕیاران ئامادەن بە هەوایی پارەیەکی زیاتر نرخێکی زیاتر بن بۆی کە زیوەکە بکڕن. ئێستا بارودۆخی بازاڕی زیو چۆنە لە دوبەی؟ زریانتان مەسەلەی هەوایی نییە لێرە شتێک هەیە کارگەکان ئەو هەموو زەفتەی کە لەسەریانە هەم بە وڵاتی خۆمان هەم بە ئێران ئەم بە وڵاتە عەرەبیەکان هندستان تەڵەبێکی زۆر لەسەر زیوە بووە بۆی کارگەکان فریان ناکەوتن لێ کاتە ئەم هەموو زیوە دروست بکەن بۆیە کاتێک کە منێک وەکو کڕیارێک دەچووم زیو بکڕم دەبوایە لە 150 ئەو پارەی کە هەیە بەرامبەر زیوەکە دام بنایە لە ماوەی 45 تا 60 ڕۆژ و من زیوە بکەم وەرەگرت. ئەمە من زیوەکەمە کڕی بەڵام لەم کارگەکان بە درەنگکرد تەسلیمی من ئەکرا وەکو ئێستا زیوی مەڕمەڕە زیاتر ئەم شتەی زیاتر بەسەرا هاتووە پاڵم تا حەدێک بەڵام کارگەکانی تر کەمترە یعنی تیانە بوو تا 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ ئەم مامەڵەیە هەبوو بەڵام مەسەلەکە هەوایی نەبوو نەکەوەی بڵێ هەواییە باشە سەرەگرتنی بوو بۆ وەرگرتنی زیوەکە. باشە کاک محەممەد من ئەگەر
هاوڵاتی کێرێمی کوردستان بم کە لە نرخە گرانەکەی لە لوتکەیە زیوم کڕی. ئێستا حەزەکەم گوێم لەوە بێ لە جەنابتانە کۆکو شارەزایەکی بوارەکە بەڕای ئێوە ئەگەر چاوەڕێ بکە و هاوڵاتیە زیو ئەگاتەوە ئەو ئاستەکە وا بێ ئەگەر قازانجیش نەکا زەرەر نەکات. زریانخان شتێکێ لە مەسەلەی جەنگە هەمیشە زۆر جار نەکەمیشە زۆر جار ئاڵتون بەرزە بێتەوە چکە بە سەنەدی ئامن لە خەڵەمە درێت بەڵام زیو کەرەستەیکی پیشەسازیە بۆیە ئەگەر ڕێگەکانی پیشەسازی بە تەواوەتیدا بکرێن ئەوە زۆر بە زەحمەت بەرزتر ئەبێتەوە بەڵام هەمیشەش لەگەڵ زێڕا بەرز بووتەوە ینی ئەمەمان هەیە وە داوازی نەبینیمان کەدا ئەو زێر لە 5600 دلارەوە هاتە نزیکی 4600 دلار بۆ ئۆنسەیەک زیویش لە 120 دلارەوە هاتە نزیکی 64 دلار ئەمە زێڕیش هەمیشە لەگەڵیایەت بەڵام کە ئێستا بڵین زیو بگاتەوە ئاسی خۆی لە داهاتوە هەرەگا بەڵام پێی نازانین شتە مشکلەیەکی زۆر هەیە لەسەر ئەو جیاوازی نەرخەی کە لە کوردستان براوە بە زیو و ینی لە ڕۆژێک لەو ڕۆژانەی کە چوە سەر 5000 دلارەوە تا نزیکی 1000 بۆ 1500 دلار لە هەر کیلۆیەکە زیادە دراوە بەم زێڕە بەم زیوە عەفو بۆ هەر کیلۆیەک بۆیە قورسە ئێستا تاتۆ ئەو نرخە پڕەبێتەوە ئێمە 120 دلار مان بینیوە لە نرخی ئۆنسێکی زیوە. سپاس محەممەد داودی سپاس محەممەد داودی زەڕەنگەر سپاس کە لە دوێەوە لەگەڵ مابوون.